بینێرانی عزیز لاکوێکن سڵاوی ئەمەتانەی بۆم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری هونەرمەندێکی زۆر عزیزمان کردووە کابڕێزیان کا قادر جەلالن ئەمڕۆ لای ئێمە میوانە کا قادر بەخێر بی سەرچەو زۆر سپاسانەکەم سەربەرز و سەرکەوتوو بن زۆر سپاس مامۆستا ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ بەڕێستان لە ستودیۆی ئێمە ئامادە بوون سپاس بۆ ئەوەی کە میواندارێکی ئێمە قبول کرد منی شەروە خۆشحاڵم بەوەی کە لەگەڵ گەنجێکی وەکو جەنابتە گەنجێکی سەرکەوتوو دانیشتوین باس و خواست لە کاری هونەری و ژیانی هونەریەکی ئیشا زۆر باشە مامۆستاگیان سەرەتا حەزەکەم پرسیاری ئەوەت لێکەم لە زۆر دیمانی ترا ئاماژت بەوەیەوە کە لە سەردای کاری شانۆیت بۆ چالاکی ساڵانی قوتابخانەکان ئەگەڕێتەوە دوای ئەوە چوویتە تەرتیبی شانۆی پێشڕە و بزانم لەو سەردەمەدا کارکردن بۆ ئێوە تا چەند قورس بووە بینەری شانۆ لەو سەردەمەیە چۆن بووە چۆن جیاوازی بینەری شانۆ لەو سەردەمە و لە ئێستاە ئەکەی وەکو هونەرمەندێک ئەڵەتە زۆر شت بەڕێکەوتە بێیان بە گۆڕانی زروفی سیاسی کۆمەڵایەتی کورد ئەو فتەی کە باسی جەناب باسیەکەی ساڵی 72 بوو ئەلبەتە ڕێکەوتنیشی گەورە هەبوو لە بینی کورد و لە بینی ڕژێمی ئەوسای عێراق ئارامیشی زۆر هەبوو بە هۆنەی ڕێکەوتنی 11 ئازارەوە ئەو ئارامیە بوو بۆ ئەوەی کەوە کۆمەڵشت بوو بژێتەوەی کە لەوانە هۆنەر بە هەموو جۆرەکانیەوە بە مۆسیقاوە بە نواندنەوە بە شێوەکاریەوە بۆ شتانەوە باشە ئەلبەتە لەو کاتە ئێمەش مەسەڵەن من نێشی بوو من تەمەنم ئەو کەتی باسی ئەو شانۆگەری چالەشیەکەی من پێشتریش ئەلبەتە کاری ترم کردووە باشە من تەمەن 7 ساڵ بووە لەو کاتەیە من خۆم یەکێک بووم لەو کەسانی کە یعنی هەموو ژیانم ئینەرجی بوو ڕەسم ئەکرد هارمۆنیکاکی باشم لێە گۆرانیشمەوە تەمسیلیشمە کرد یعنی ئەمانە بەڕاستی پڕوزە بووی هەموو ژیانم وزە بوو یعنی تەنانەت ئەو شانۆگەری کە ئەڵێم لە چالێکی قوتابخانەکان کە کردومانە پەشیمانی یەکدوانێکیان خوالیان خۆشبی ئەمری خۆیان کرد کوچیان کردووە ئەوانی کە ئێستا ماوە شایەتن لەگەڵ ئەو قوتابیانی کە لەگەڵ منە قوتابی بوون ئەو سەردەما چ ڕۆڵێکە بینی لە شانۆی پەشیمانی کە یەکەم شانۆگەری بوو من و کاری حاجی عەلی بەڕەحمەت بێ دەوری دوو کەسی خەڵکی لا دێمان دەبینی کە لە ناو شار ئەو شتانە بە ئێمەوە تۆزێک مەسەلەن نامۆن بەڵام خۆشمانی لێین لەبەرە تووشی هەنێ جەچەڵە بین لەگەڵەوەشە لە دوکانی کابرایەکی چاوچنۆکاکەوەی ئەو کاتەکە خەڵک لە لادێ کاریە کرد ئەهات بە قەرز شتەکانی ئەبرد و دوایی کە ئەشیاکانی بروومەکەی فرۆشت پارەی ئەشیاکانی بە زیاد کابرا لێ وەرەگرتەوە بەو شێوەیە تەواان ئەمانە هەمووی ئەبوون بە دیمەنی هەم تراژیدی هەم کۆمیدیش یعنی شتەکان پەیامێ بوون بۆ ئەوی کە مەسەلەن ئەنجامی چاکە هەر چاکەی لێ ئەدرویتەوە ئەنجامی خراپە شەر خراپەیە ئەڵبەتە تیا بوو ئەوەی کە چاکەیە کرد چاکەکەی دیار بۆشی کە خراپەیە کرد ئەنجامەکەی ئەچووە بەندیخانەوە بند ئەکرا خەڵکی ئەو کاتە بەو شێوەیە بڵێن چالاکی زۆر هەبوو لەوەی کۆمەڵی تیپی نواندنی کەش هەبوون کاری نواندنیانە کرد جمهورێکی زۆر ڕوویە کردە شانۆ ئەلبەتە کە خەڵکێک نەفسیەن ئەو مرتاحبێ و هەست بە ئارامی بکات لە ژیانە پێویستی بەوەیەکەوە باشە جوانەکانیەتی ژیان وەکو مۆسیقا وەکو گۆرانی وەکو شانۆ و ئەمانە چێژ لێ وەرگێ ئێمە ئەو شانۆگەری کە باسێکم بۆ جەنابێ چالەکی قوتابخانەکان ئەبا یەک ڕۆژ بکرایە بەڵام لەبەر زۆری بینەر 5 ڕۆژیان پێ درێژ کردینەوە کە ئەمە لە قوتابخانەکانی تر ئەوە نەبوو ئینی ئەو بە ئەوەی ناوبانیشی باش بووە من نەشە بووم لەوانی کە 11 خەڵاتم وەرگرت
قەت بیرم ناچێتەوە ئەوە چەندە خەڵاتەکان ئەگەر سادەش بوو بن بەڵام بوو هەرچێ بێت هەر خەڵاتە زۆر ئەگەیانێ بەڵام وایە بەتەکیت زۆر باشە. بزام لەو سەردەمەدا لەگەڵەوەی کە گەنج بووی کارکردن بۆ تۆ قورس نەبووە؟ بە پێچەوانەوە من حەزمە کرد زۆرتر کارکەم، یعنی ئەوی کە ئێستا بۆ جەنابی بازێ ئەو شانۆگەری کە ئەڵێم گۆرانیشمەوتیایە چۆن بوو بەردەوام نەبووی مامۆستا لەسەر بۆ نمونە هونەری مۆسیقا کە ئەڵێ ئەمێری مۆسیقاشم ئەژە نوێنشم ئەکێشە زیاتر حەزت لە نواندنەکە بوو زیاتر لەوە خۆت بینیەوە؟ من پۆلیەشی ناوەندی بووم کە بەشداریم کردو لە پێشانگەی قوتابخانە، ینی کە ئەو پارێزگاری سلێمانی کاک عەلی عەبدوڵڵا بوو پارێزگار بوو کە ها بۆ بینینی زۆر معجب بوو بەلەو حەکەم. ئەوسا تەبەن مناڵ بووم نەمەزانی کە ئەوەنە کامێرێکی سینەمایی لە پشتەوە تەسویرەکە ئەوانە ئێستا ئەو دیکۆمنتانە نازانم چیان بەسەر بەداخەوە خۆشە مابێت مناڵ من پۆلیەشی ناوەندی ئەو لەوحانەی کە من کردو من زۆر نینی سەرسام بوو پێی دەستخۆشی لێ کردم. بەڵام سەیری هونەری نواندنم کرد. من پێش من باوکم بۆ جێڕاوەتەوە کە جارێک لە جاران لە شانۆگەری دڵدار و پەیمان پەروەریە بەشدار بووە. ئەو کاتەش ساڵی 47 چاخانی حەمەڕق کراوە بە شانۆ. چاخانی حەمەڕق زۆر گەورە بووە. ئەوە ئێوە هونەر هەر لە باوکتەوە؟ باوکم بەڵێم بەبیری مێ مناڵ بووم، ئەمرم 6 ساڵ بوو. خوشتێکم پێ خۆ لێ خۆش بێ ئەویشم لەسەر شانۆ بینی کە لە ڕۆژی جژنی دار و درەختە هەرێکەی پۆشاکێکی درەختێکیان لەبەر کردووە پیاوێگێت بۆ بڕینەوەی تەورێکی پێیەمانە بەڵێ بڕمەوە ئەڵێ من بۆ بڕیتەوە من ئەم دارم ئیسفادەکەم ئەوەیە پەشیمانێک هاتەوە ئەوەی ترعێنشت ئەوەی تر ئەنی وای لێتر کابرا پەشیمان دەستی سا دەبێتەوە دڵی نایە ئەو داران بڕێتەوە کازانێت دار چەند سوودی هەیە بۆ سروشت و بۆ ژیانی خەڵک. ئەوانە پاڵنەر بوون بۆی کە من زیاتر هین هەڵبژێرم. شانۆ و دراما نواندن هەڵبژێری. زۆر باشە. مامۆستا لە ماوەی 50 ساڵی کاری هونەریدا ئەگەر هەڵە نەبم لە 16 شانۆیی زیاتر 18 دراما زیاتر لە 6 فیلمی سینەمایی کە ئێستا سەرقاڵی فیلمێکی سینەمایی دیکەیت زیاتر لە 300 بەرنامەی هەماڕانکاری نواندن کردووە. بزانم چۆن توانیوتە باڵانسی کاری کۆمیدیا لەگەڵ کاری تراژیدی و جددیە ڕابگریت، چونکە هەنێک کەس هەیە بە تایبەت تۆ وەکو ئەکتەرێکی کۆمیدیا ئەبێنن، بەڵام هەنێکی تر هەیە وەکو ئەکتەرێکی جددی تو ئەبینن. بزانم تۆ چۆن ئەم باڵانسەت ڕاگرتووە لە لای خۆتەوە؟ ئەلبەتە من بە ڕەنگە بڵێن وەسفێک نەکەم بە بڵین خۆم یعنی کە بڵێم ئەوەیە، بەڵام ئەکتەری سەرکەوتووەیە کە بتوانێت لە هەردوو بوارەکەیە سەرکەوتوو بێت لە بواری کۆمیدیاشە و لە بواری، بەڵام ئەلبەتە کۆمیدیا قورسترە. کۆمیدیا لە هەموو جیهانیشە تایبەتمەندێکی خۆی هەیە. یەک نمونی بچووکی بمێ لە یەکێ لە گەلەریە گەورەکانی ئەمریکا بڵێن پەیکەری پیاوە گەورەکانی دنیایان دروست کردووە، لەوانەی کە گۆڕانکاریان کردووە لە مێژووی ژیانی مرۆڤایەتیە یان مێژووکی گەورەیان هەبووە کاری کردوتە سەر ئاشتی و شەڕی جیهان. لەگەڵ ئەوانە شاکەوانە بڵێن خەڵکی تایبەتن لە جیهانە یەکجار دروست دەبنەوە، لە پاڵ ئەوانە هەیکەلێکی چارلی چاپلینی تایە. ئەلبەتە ئەکتەری زۆر بەهێز و گەورەتر هەیە، بەڵام لە بواری کۆمیدیانە لە بواری هینا کە بەڵام ئەیکەری ئەو لەوێ نێپانە سەری گەورەی کۆمیدیا چەند ئەوەیە کە ئەلبەتە چاری چاپلین قەت دروست نابێتەوە ئەو مەدرسەیەکی زۆر گەورە ئەوەیە کە هونەرەکەی هەر بە بێدەنگیش پێشکەش کردووە و هەر بە نەمی ژەمێنێتەوە هەتا ئێستاش ئەو شتانی کە لە خەسڵەتی ئینسانە بە هەمان شێوە تیاماوەتەوە لە بەرەوەی فەسلەجێی دروستبوونی ئینسان
گۆڕانکاری بەسەرا نهاتوە بەڵام گۆڕانکاری بەسەر ئاستی ڕۆشنبیری و زانستی ئەو شتانە هاتووە بەڵام شتەکانی کە لە ناخایەتی کۆنکرێتیە هەروک خۆی وایە زۆر ڕاستەمە وسە پێش بەرنامە باسی بەسەراتێکە بۆ کردی نەگەر پێت خۆش بێ بەمان باسکەی لەگەڵ خاتوو شادانە هە لەسەر ئەم پرسیاری من تووشی شتێک بوون لە کاتی تۆمارکردنی یەکێک لە زنجیرە دراماکان لەسەر ئەم کاریکە کۆمیدیا و تراژیدیا چۆن ڕاگرتووە بەڵێ بڵێ ئەلبەتە من بە کارە کۆمیدیەکانمەوە مەسەڵەن ئەوە لە چاوی بینەری ئازیزا خوێنمەوە چاوی هەموو بینەرەکانم ماجەکەم ئەوانەی کەەوە سەرسامن بە من و کارەکاری منە بینن من کە مەسەن بە ڕێگای ڕۆم کە خەڵکێک وەرە ڕوومیەت کە منە بینێ ئەلبەتە هەنە دیمەنی کۆمیدی بیرەکێتەوە دەستەکە بە پێکەنین لا ئیرادی ئەوە ینی نامەیەکی زۆر جوانە بۆ من کە من شتێکم لە دیادگاری ئەوە تۆمار کردووە ئەمێنێتەوە بە زمینی جایتر ئەوە بڵێ شادانخانی بە ڕێزی ژێرەوە ڕێزم بۆیە هەیە چای ماژەکەم مێشێکە لە وەکتەرە بەتوانە گەورانەی کە ڕۆلی تایبەتی خۆی هەیە سەرکەوتووە هەردەم بەرکەوتێکمان هەبوو لە درامای حاجیاغا لە کۆیە لەو کاتە من حیوارم بۆ ینی قسەم دیالۆگمان هەبوو لەگەڵێکا قسەمانە کردو ئەوانە کە ئاسیدی کردومە دەستی کرد پێکەنین ئیتر کاکسالە سڵتان ئەوی شەرچای ماژەکەم مەسا لە کەنەدایە لە بووینتەرەکە بینیوتی ئەو چێکاکە مەسەلا ئێمە تۆزەگەوانە جددی لە کاری کارە زۆر جددی بوو پێکەینە چییە شادان خان وتی وەڵایی نازانم کە قارە بینن پێکەنی نمێنەوەتە دیمەنە کۆمیدەکانی بیرەکەوێتەوە بەس ئەم دیمەنە جددی بوو یان وتی کاکسارە وتی کاقار تکاکەم کۆمیدیا وشت هەمووی داکەنە منیش دەستم کرد بە قوفچەکانم کردەوەتی ئەوە چێگەوێت مەڵی هیچ کۆمیدیایەکم نەکردەوە ئیلا مەگەر ئەمە پۆلیسیانی کە لە بەرمایە کۆمیدی ئەوە ئەکتەرەکانن کە ئاوە تۆ بەڵچاوە بینی جاوەرە خەڵکی ئاسایی چۆن کە خۆتان لە ناو ئیشەکەیان ئێمە زۆر شانۆگەریەکان مەسەڵەن کاگمایی لەگەڵ مایە خۆی بڕانە گیراوە کە ئەو خۆی چەند کۆمیدیە مەسەڵەن کاک ئەحمە ڕەوف ئەوە هەر زۆر خراپە ڕووخا مەسەڵەن کاک حیکمەت هیندی لەسەر شانۆ یەکسەرە ڕووخانانی بەبێ یارە خۆتان لەوانەیە پێشەوە هاوڕێتێکتان هەبێ لە پشتی ئەم کارانی کە ئەیکەن هەنێ قسەی خۆش ئەەکەن یان هەنێ یادگاری تردانی جەوەکەش خۆی جەوەکە خۆی کۆمیدیە بەڵام خۆ تووڕەکردنی من لەوێ لە لای خەڵک شتێکی کەیە لە لای ئەکتەرەکە شتێکی کێ بۆی ئەجاریەوەی خۆ بۆ ناژیرێ ئەڕۆخێ ئەبێ بوەستمە تا تەبیعی بێتەوە دەست پێ بکەینەوە زۆر ڕاستە مامۆستا بزانم باسێکی یەکەم کاری تەلەڤیزیۆنی خۆتیشم بۆ بکەی کە چەخمە خەیە بزانم بزانم بە چ دەورێک بەشدار بوویت باسی ئەو مێژووەم بۆ بکەی کە مێژووەکی زۆر جوان هەتا ئێستا خەڵک هەر زۆربەی کات سێری ئەکاتەوە ئەلبەتە ئەوە پێش 50 ساڵ پێش ئێستایە شانۆگەری چەخماخە یەکێکە لەو شاکارە جوانانەی کە باسی ناخ و سایلی ژیانی ئەو سەردەمەی کوردەکە کە زۆربەی ئەو ڕووداوانی کە لەو شانۆگەریە هەتا ئێستا بە زیندوی ماونەتەوە لەبەرەوەی گۆڕانکاری بەسەر کۆمەڵە سروشتی خەڵکان هاتەوە زۆر ڕاستە ئەوە لەسەر شانۆی خالیدیە پێشکەشکرا 22 ڕۆژ لە یاد مانگی 12 بوو بەفرێکی زۆر باری بوو ئەو کاتە سلێمانی وەکو ئێستا گەورەنە و بچوو بوو تەمان سەرکاریەت هەتا کانێسکان و عەقاری و چوارباخۆوانە دوور و تاکسی وشتیش دەگمەن هەبوو مەگە خەڵک بە عەربانی دوو ئەسپی بەهاتە عەربانیش بۆ بەفرە ئەسپەکانی نەیەخستەوە هینەوە ناچار خەڵک بە پێ ڕۆشت ینی کە ئەو خەڵکە دەبین لێو بە پێ هاتەوە هەتا قولەپێی لە بەفرایەوێت بۆ بینینی ئەو درامایە ڕۆحیەتیشی تری گەرمی هەیەی ئەلبەتە بوار ڕەخسا بە ئەوی تیوی پێشەوی خۆشەویست کە من دەنجی شانازیمە
پاژەوەی کە شانۆگەری لایەنەوازانیان تۆمار کرد ئەلبەتە ئەو بۆ هین نەکرا بۆ سەرشانۆ نەکرا یەکسەر تۆمار کرا تەلەڤیزۆن ئەمەشان ئەم داوایشان پێشکەش کردو بۆی ئەویش تۆمار کردێ بە ماوەیەکی کەم هاتەوە سوتوە 4/2/1970 بۆ ئوسا ئێمە قوتابی بووین کاتی تاقیکردنەوەی نیوە ساڵ نیوەی مامۆستا بوو نیوەی تەلەبە بوو قوتابی بوو خوێندکار بوو تر ئەلبەتە من وڵایەتم من ئەم ساڵ لەگەڵ فەسڵیشم کە هەرە بێ چم لەگەڵیانە بەشدار بم چووم لەگەڵیانە بۆ تەلەڤیزۆن بەشدار بووم یەکەم جارم شتی وا ببینم کە چوینە ئەوێ ئەبوایە بە هەیە ڕۆژی شەمی تەواو بووە ئەتر ئەو شتانە بۆ من غەریب بوو من گەنجێکم هێشتا بووم لێ نەهاتەوە ئەو سینەڵی کە ئیبینی لە تەلەڤیزۆن بە گەردەی گوڵنکە دروست گەردەی گوڵنکە ئوستازێ بوو ناوی یوسف سەلمان بوو مەیکە پێکرد ئەو بە یەک لە حەسا و سمێڵ شتێک بۆ دروستکردین لە یادمە دیکۆرەکەمان مامەسا خالی سعی بۆی کردین دیکۆری ئەو شانۆگەریە هیچێک لەو ئیشانەی کە هەتا ئێستا نەکراوە بە مۆسیقای لایف مۆسیقاکەی لایف بوو ینی نەک لە دوای تاجوشتیوانە مامۆستا خالی سەرکار لەو لاوەدا نیشتە بوو لە دوای مەساحەی شانۆکەوە 2 مەترێک لەوە بە کەمان مۆسیقای تەسویدی درامەکەی ئێمەیە کرد ئەوە یەکێکە لەو ئیشانەی کە ئێستا کە مۆنتاژ ئەوسا مۆنتاژ نەبووە 3 کامێرە هەبوو هەر 3 کامێرەکە لە تەسویریان نەکرد لە دەرەوە ژووری کۆنتترۆل هەبوو چەند مۆنیتەرێکی تیا بوو دەرهێنەری تەلەڤیزۆنی لە دەرەوە یەک حەدەسەکانی کەیبینی ئەو حەدەسا کە ئەو کامێرەی خستە ئیش دوایەوە ئەو دوای ڕەتەکرایەوە ئەلبەتە ئێستا کە خەلەری زۆر هەیە لەو شانۆ لە تەسویری چەخماقی ئاژینەشتی زۆرمان لە هیچ شوۆیانی حیوار و شتێت بەس حیوارە ڕین بەس خۆمان دیارم نی ئەجا مەسەڵەن ئەو یەکەم تەواو بوو ڕێستێک دەیاتێ مەسەڵەن چارێک سەعاتێک هین هات دەرهێنی تەلەڤیزۆنیەکە هات ئەوانە مامۆستا سەڵح کەرەم لەگەڵ زوێر عەبدولمەسیح جێگیری بوو ئێستا زوێر عەبدولمەسیح لە ژیانایە لە هەولێرە یاریدەدەری دەرهێنەر بوو ئەو کە هات مامۆستا ئەحمەد سالار وتی مامۆستا چییە وتی ئەمە تەمسیل نییە من لە خۆم زۆر ترسم وتمە برا ڕۆیسە پێمانی عادە نەگاتەوە تێچی وتی ئەمە ڕێک واقعی ژیانە ئاهێکتان پێ هات لە هەمووی خۆشترەوەیە کە بڵێن لە تەسویر بووینەوە نازم بوو بە تەنها منی بانکردی وەرە بڵێ وتی حەزەکەی خۆ ببینی یعنی منەوتم ئەو کاتە چۆن ڕستمانەگرانەوە چینەی شوێنەوە دوای قەترێک بۆ دێنەوە بەنی ئەیشۆنەوە سوزانم بەڵێ شتێکی ئەزمونێکی تازە بوو بەتەشی میمەوتم خۆم ببینیتی وەرە لە تەلەڤیزۆنەکە خۆم بینی سەری خۆم کردوان زۆرم بەلازێت خۆ منی سە تەسویرە شوێڕا شۆرایە و شۆڕە ئەوە یەک شتێکی گەشتم لە یادا 20 ڕۆژ دوای ئەوە تەوان تەلەڤیزۆن ڕیکلام و شتی وە نەیەکرا ئەو کاتە یەکسەر وتی ئێستا ئێوە شانۆگەری چەخماخە کەسی لێنەوە ماڵی ئێمە منی خۆیان بە شیە بڵێم هاتووم بە دەرگا هاوار مەگەر خەڵکی نەبی خەنەتا تەلەڤیزۆن چەخماخەیە دووبارەش ناکرایە مامۆستا بڵێن کاتێکی تر سێری بکەن نەخێر هەر یەک جار بوو بەڵام ڕەنگە پاشپەتێکی کە جارێکە لێ ئەدرایەوە بەڵام ئەوە پێشەوە ڕیکلامی مفاجی بووم خۆ بە تەنیا دانیشم ئەستێری خۆمە کرد تەمانە کاتە من ئەمرم 18 ساڵ نەبوو بوو هێشتا بۆ من ئەوە پڕپڕە لە یادگاری جوان و جێی شانازیمەکە من کەسێ بووم لە بەشدارانی شاکاری چەخماخ زۆر ڕاستە مامۆستا لەو ئیشانی کە باسم کرد کە زیاتر لە 8 فیلمی سینەمای و ئەو هەموو درامای و ئەو کارە جوانانی کە کردوتە
هەمیشە پێش ئەوەی ئیشێ بکەن عادەت وایە کە ئەو کەسەی کاری دەرهێنانەکە کاستی ناروکە یا بە بەڕێستان تۆش ئەیخوێنیتەوە بزانی بەدڵتە کەسایەتێکە خۆتی تێئابینیتەوە یان نە. هەمیشە باست لەوە کردو یاخود ئەوە بۆ بە مەرجی سەرێکی تۆ بزانی بەرامبەرەکەت کێیە کە ئاکتینی لەگەڵاکەی یان مەرجە بزانی ئەکتەری بەرامبەری تۆ کێیە. بەتاکید پێت خۆشە مەسەڵەن بیناسی نەگناسین یعنی کەسێک پێشتر کارێ لەگەڵا کردبێ یان ئەوە کاراسانێکی زۆرە بۆ تۆ تووشی ستایلی ئەداکە ئەزانی چۆن چۆنیە دوو هەم شتیش مەسەرەن جاری وایە تۆ لەگەڵ ئەکتەریشی گەورە تەمسی دەکەی ئەوەتر گڕوتینی شدەهاتێ ئەوە سەیری مەسەرەن چۆن مەسەڵەن کوردەڵێک دوو کەودانی بەرامبەر یەک ئەخوێنن ئەم ئەخوێنێ ئەو حەزەکە لەو جوانتر بخوێنێ ئەم حەزەکە بۆ ئەو عینی شتەکان ئەمە بوارێکە بوارەکەی تریان ئەبێ خۆشی بینەچێتەوە کە تۆ ئەکتەریت کەسایەتی تۆ کەسایەتێکی دیاری کراوە ئەبێ حساب بۆ ئەوکەی کە چۆن بەرجەستی ئەو ڕۆڵە دەکەی کە ئەیبینیت ئەمەشیان بوارێکی ترە تەمان لە کاتی تەمسیلکردنە. زۆر باشە لەمە ئیشانەی باسمان کرد ڕۆڵی زۆرت گێڕاوە ڕۆڵەکانیشت جیاوازن بزانم لە کامەیانە زیاتر خۆت ئەبینیتەوە وتوتە ئەم ڕۆڵە بۆ نمونە بۆ من زۆرکی حەزەکە من ئەم ڕۆڵە ببینم خۆمی تیابینمەوە هیچ کارێکت هەبوو خۆتی تیا ببینیتەوە؟ بڕوا ناکەم هیچ ڕۆڵێک نەدیوە کە بڵێن بچێتەوە سەر خۆم ئەسڵی خۆم وەڵامی تر خۆشەویستی من بۆ ڕۆڵەکەم زۆر جار ئەمە قسەی خۆم نییە قسەی دەرهێنەرە یا قسەی ئەو کەسانن کە لە کاتی وێنەگرتناوە و پاژەوەش بینەری ئازیزکە ئەوان حکومەیان لەوەی کە من بەرجەستی ڕۆڵێکەکەم ڕێک ئەو کەسایەتی لەبەرەی من بڵێن ئامانجێکم هەیە لە تەمسیلە ئەبێ من ڕازگۆ لە کارەکەما کە وەکو نواندن کە ڕازگۆبووی لە کارەکەدا خۆشەویستی بۆی هەبوو ئەوسا ڕێک بڵێن فۆتۆی ئەو شتە پیشانەی کەسایەتێکە خۆی داوایە کات و دەرهێنەر لە بیر و بۆچوونیایەتی و لە دەقەکەشان نووسراوە ئەوە یەکێکە لە سیماکانی سەرکەوتنی ئەکتەر بۆ من ئەوەتە من لەوانەیە سپاس بۆخوا لەگەڵ هەر کەسێکە ئیشم کردووە کەسێک نەبووکەوە بێزارم کردوێت لەوەی کە بڵێ ئەم کەسایەتێ من پەشیمانم کەیاوە بە تۆ ڕەنگە هەنێکیان پەشیمان بوون بۆی کە ڕۆڵێکی گەورەتریان نێیاوە من هەبوو ینی کە ڕۆڵێکی یاومە تێوتێتی وڵای من لە دەستم چوو خۆزگە تۆ بۆ توانایی تۆ من نەمزانی وای بۆ شێوەی شڵا پڵان ڕۆڵم باە بە تۆ وڵایتەوە شانسەکەی ئێمە ئەڵبەتە نسیبی ئێمە ئەوەی بوو بۆ کاری باشتر زۆر لێکراوە ئەڵبەتە لەو شتانە بەداخەوە بزانام مامۆستا دواکارت چییە؟ پێش بەرنامە باسی کرد کە فیلمێکی سینەمایی تایبەت بە ئەو کارەساتە گەورەی بەسەر شاری هەڵبجایە هاتووە بەرهەم ئەهێنن ئیشەڵا گەر ئاسایی بخۆت زیاتر ڕوونکردنەوەمان بۆ بێ وە لە کارێکی درامیشا بەشداریت باسمان بۆ بکەین. من پێش درامەکەش لە کارێکی سینەمایی ترا بەشدارم ئەوە ئێستا لە بواری مۆنتاژایە بەس لێرە نییە لە وڵاتی نەرویجە. باشە ناویست چییە؟ ناوی کوردیش سنایپەر باشە قەناسر کوردی ئەوانە ئەڵبەتە زۆربەی کاستوشت ئێرە نین یعنی ئەوروپان بۆ فیلمێکی جیهانیە باشە زۆر باشە ئەوەیەکە لەو فیلمانە لە پاژەوە کە گەڕامەوە من لەو فیلمە تەواو بووین ئێمە درامای بارانمان تۆمار کردبوو لەبەری ئەمەی کە باسێکە مانگی 11 درامای باران مانگی 4 ئەوانە کۆتایی پێهات بەڵام هێشتا پەخش نەکراوە لەبەرەوەی کە مۆنتاژەکەی زۆریوێ ئێستا تازەترین درامای من لەم چەند ڕۆژی ئایندەدا ئیشەڵڵا پەخش بکرێ ئەوەژێکە لەو درامایانی کە بەڕاستی
ئەو وێنانە پیشانەیە کە خەڵک بە قسە باسەکرێت کەس نەیبینیوە هەنێکی ناوێت خۆی با لە قەرەی ئەو شتانە واقعیشی زۆر تاڵیشە لە تیزەرەکەی بینی زۆر ئیشێکی جوانە هەم لە ڕووی ناوەڕۆکەکەی هەنێک لێتی ئەگەی بەس لەوانەیە عادەتەن ئەگەر بیبینی هەموو زنجیرەکە لەوانەیە شتێکی تر بێ بەڵام لە ڕووی هەم کامێرە و ئاکتینویش و زۆر زۆر ئیشێکی جوانی باوەڕکە من جاریوە بۆ ئەگەشتمە ئەوەی کە تەنگە نەفەزە بووم کاکە ئەم هەموو کە ئابێ لە ژیانە هەیە یعنی هەموو کارەسات و خەفەت و هینە لە ژیانە هەیە تحمل ناکرێ کاکە بۆ لە درامایکی وەکوکەین وەڵی ئەمە زۆر زۆرە وەڵام واقعی ژیانیشانی بەشێک لە خەڵک گیرۆدێ ئەو شتانە بوون بەڕاستی من هیچ شتێک نامێ باسکەم لە ناوەڕۆکی ئەو درامایە ئیشەڵا بیندار خۆی بیبینێ تەنها ئەوڵێم ئەو شتانی کە بە چاو نەما بینیەوە بەس بە بیستومانە ڕەنگە هەنێکی بەدزیەوە بیست بێتمان ئێستا ئێمە لەسەر شاشەیەکی تەلەڤیزۆن ئەیبینین ڕێک واقعەیەکە ڕەنگە بۆ خەڵک تووشی شۆکەوە هەنێ بڵێن بابەتەکان تازە بەڵێ فیلمە سینەماییەکە دوای ئەوەشی تر داوایان لێکردیم بۆ بەشداریکردن لە فیلمێکە بە ناوی زریانی بەهار باشە من کێشەیەکەمێ بۆ ناو تۆزی خراپم دەرهێنەرەکەی کاک هۆزیارە هۆزیارینەوە بخوا کوڕێکی گەنجی لێ هاتووە کۆمەڵە ئەکتەری گەنجی بەتوانای تایە ئەوە بێتەوە کاک شەماڵی عەبڕەش لەگەڵما بەشدارە نەسرین خان نەسرین عەبدوڵڵا لەگەڵما بەشدارە باشە ئیتر ئەوانی تری زۆربەی مناڵ و گەنج و ئەو شتانن کۆمەڵی گەنجیکەی بەتواناشی تایە کە من وەکو عەزم کردی بۆ ناو تۆ زۆر خراپم ڕەنگە ئیتر چەند ڕۆژی داهاتوە دەسەکەم بە تەسویر ئینشەڵڵا دەسەکەین بە تەسویر چیرۆکەکە باسی چەند مانگێک پێش کارەسات و کارەساتەکەش خۆی کارەساتی کیمەبارانکردنی هەڵەبجە زۆر باشە من ڕۆڵی مەری خاوەرم هەیە زۆر باشە هیوای سەرکەوتنە بۆ خوازیین مامۆستاگیان لە هەموو ئەو کارانی کە ڕۆڵە گێڕاوە جێپەنجە دیارە ئیشەڵا لەم کارش کە تایبەتە بە شاری هەڵەبجە و بۆ هەموو گەلی کورد لەبەرەوەی کارەساتی هەڵەبجە تەنها بۆ هەڵەبجەیەکان نەبوو بەتەکیید بۆ هەموو گەلی کوردە ناسنامەی ئێمەیە بەتەکیید بۆ بە ناسنامەی مرۆڤایەتیش تەنها نەکۆکو کە ناسنامەیە بۆ کورد ناسنامەیەکی زۆر جوانە بۆ ئەو زوڵمووینەی کە ئینسان لە ئینسانیەکات بەداخەوە ڕژێمێک لە گەلێکی چەساوی بێدەسەڵاتەکات کە ئەوە تەبەنەوە بۆ هەزاران هەزار ساڵی تر ئەجێڕێتەوە کە چکارە ساتێەوە ڕەنگە ئەلبەتەوە بەشێکە لە مێژووی ئێمە ژیانمان پڕپڕە لە کارەسات و نەهامەتی خۆزگە ئەو نووسەرە بە توانانەی کە دەستیان هەیە لە نووسین و توانایان هەیە لەسەر کارەساتی هەڵەبجە و ئەنفال لەسەر ئەو کارەساتانی تری کە بەسەر کووردا هاتووە کە هەر خێزانی خاوەنی چیرۆکێکی تایبەتیە گەر بەس بنووسی ڕەنگە ملیۆنان چیرۆک بنووسێ لەسەر و بشکێ بە سینەما و فیلم هەموو دنیا ژەنگە بیبینی و چێژیشی لێوگرێ و بۆ ئێمەش بمێنێتەوە بە زیندوی بەتەکیید زۆر سپاس دووبارە مامۆساگیان ئێمە تۆمانمان دوو کرد زۆر سپاس بە خێراتی سەرچاوان دووبارە من سپاسیەوە کە من قەت ماندوو نابم چەند لە بواری هونەر و بوارەکانی جوانەکانی تری ژیانە هەرچی قسێ بکەم شانازیەکەم کە من کەسێکم ئەگەر توانی بێتم بەردێکی بچووکیش بێ لەسەر کۆشکی هونەری کوردی دامناوێ بۆ من و خانەوادەکەشم بێ شانازیە من سپاسی مانوبوونی ئێوە و ئەو خۆشەویستانی پشتی کامێرەژەکەم زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ هونەرمەندی ئازیز مامۆستا قادر جەلال کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوون تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ